یانەی هەندرێن بربەستی یانەی شێروانەی ڕێ و هەنگاوێکی دیکە لە نازناوی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان نزیکتر بۆ. لە هەفتەی پازدەیەم یاریەکانی خولی نایابی کوردستان هەردوویانی شێروانە و هەندرێنی پێشەنگ بە یەک گەیشتن. بەهۆی سزادان یانی شێروانە لەلایەنێکیتی تۆپی پێی کوردستانەوە یاریەکە لە یاریگای وەرزشی ڕزگاری و بەبێ ئامادەبوونی هاندەر بەڕێوە چوو. پاش دەستپێکی یاری هەردوویانە دەستیان بە هێرشەکانیان کرد بۆ سەر گۆڵی یەکتر. یانی هەندرێن هەلێک و یانی شێروانەش لە هێرشێکدا دوو جار ستۆنی گۆڵ ڕێگر بوو لەوەی گۆڵی پێشکەوتن تۆمار بکەن. دواتر و لە خولەکی 33 جارێکی تر شێروانە نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام سەرکەوتوو نەبوون لە هەژاندنی تۆڕی گۆڵی هەندرێن. پێشکۆتایی هاتنی گێمی یەکەم بە خولەکێک یاریزانانی هەندرێن لە هێرشێکدا توانیان بە شێوەیەکی نایاب گۆڵی یەکەم و پێشکەوتن تۆمار بکەن و گێمەکە بە سوودی خۆیان کۆتایی پێبێنن. لە گێمی دووەمدا یاریەکە گەرموگڕی زیاتری بەخۆوە بینی. هەر لە سەرەتاوە شێروانە بە هێرشەکانی مەترسی لەسەر گۆڵی هەندرێن دروست کرد، بەڵام نەیانتوانی سوود لە هەلەکانیان وەربگرن. لە بەرامبەردا یاریزانانی هەندرێن لە خولەکی 66 هەلێکی گۆڵ تۆمارکردنیان لەدەستدا. لە درێژەی یاریەکەدا هەردوویانە چەند گۆڕانکاریەکیان لە پێکاتەکانیانە ئەنجامدا، بەڵام ئەنجامی یاری گۆڕانکاری بەسەردا نەهات و بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە سوودی هەندرێنی پێشەنگ کۆتایی پێهات. سەرەتا بەناوی خۆی گەورە خۆتان زاننەوە بەو یاریی زۆر گرنگمانە بوو لەگەڵ یانە شێروانە. بەڕاستی و سەرکەوتنە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، چکە ئێمە لە گەڕی ڕابردوو شکستمان هێنا. ئێمە یاری بە یاری بۆ ئێمە قورستر دەبێت، چکە ئێمە لە پێشەنگی خولەکەینە. ئیشاڵڵە لە یاریەکانی داهاتووشدا هەوڵی سەرکەوتن دەدەین بۆ ئەوەی زیاتر و زیاتر لە نازناوەکەی نزیک بین. وإنشاء الله يعني كان دعوة سركوتن بدزدين بوي أوصال نازنا وتبدز بين. حتما هندين أوصال يعني جواد صالح كان كابرة. يا ما وكو يعني شروانا براسين أتوان برا مرحلة دوم أسمع زوجي فيسنيا وكو مرحلة كمنين أسمع دابزيوا يعني بجوار لجوار كان تواني برا الكابرة كان سر ونما إن شاء الله يعني كما أفضل تحميز يوم يعني كفيشوا ل شوالياري فيشوا إما زور أسمع في فيسنا بوا يعني شركة كان براسي أو كشانة شارع سر بكين أو خلال على كين اتفاقها شارع بكين لبرو راسي بيان الشروانا وسمعيان الشروانا أفضل اللي تسمع جاكا زوج بيسنيا أما رانجا بالوان بون توزع كابو بيتوا لمنافسة بالوان بون درشين بلام أتواني كبر جاكا لمرحلة كان دوم يأخذ سيم يأخذ شوارع من شوارع توك شوارع كما بين إن شاء الله حفتة كان دهاتو تانكي ماري خنو باشياري بكين أول جزء أسفة من براش كبير لأن شوارعي مرحلة دوم يما تتوازن بيسني لبروا بشوارع رابطنا ما تواجد برنامج بالنسبة إن شاء الله حفتة كان دهاتو قريبا ميالي ناكنا. بەمەنجامە یانی هەندرێن هەنگاوێکی تر لە بوون بە پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایاب نزیک بووە و بە 34 خاڵ پێشەنگی گرتووە و یانی شێروانەش بە 19 خاڵ دابەزیە پلەی حوتەمی یانەکانی خولی نایابی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕزگاری.